دوای زیاتر لە 10 مانگ لە گرژی و ململانەی سەختی نێوان لایەنە سیاسیەکان لە عێراقدا دوجار هەستکردن بە مەترسی گەورە لەسەر ئایندەی عێراق لایەنەکانی گەیاندە ئەو باوەڕێی هەوڵی ئاساییکردنەوەی دۆخەکە بدەن. بۆ ئەمەش پێشنیار و دەستپێشخەری جیاواز هاتنە ئاراوە. هەرچی سەدرە لە دوای کشانەوەی لە پەرلەمان پێداگرە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن و لایەنەکانی تر هەر لە سەرەتاوە ڕەتیان کردەوە. بەڵام لە ئێستادا دۆخەکە بە جۆرێکی ترە و هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن دووبارەکردنەوەی هەڵبژاردن دوابژاردەی لایەنەکانی عێراق بێت بۆ دەربازبوون لە چەقبەستووی سیاسی. هاوڵاتیان ڕایان وایە ئاڵۆزی دۆخی عێراق گرێدراوی ململانەی ئیقلیمی و دەرەکیە و وابەستەبوونی سیاسیەکانی عێراق بە ئەجێندای دەرەکیەوە هۆکاری کێشەکانە. بۆیە ئەگەر هەڵبژاردنیش دووبارە بکرێتەوە زەحمەتە ناکۆکیەکان کۆتاییان بێت. ئەمە بەدەر لەوەی هاوڵاتیان ئامادەنین بچنەوە ناو هەڵبژاردنێکی تر کە درێژە بەم دۆخەی ئێستا بدات. من پێم وایە هەڵبژاردن لە عێراقا هیچ لە کارەساتەکە ناگۆڕێ. ئەوەی کە ئەمێنێتەوە بەس نەهامەتیەکانە بۆ گەلی عێراق کارکتەرە سیاسیەکان پەیوەندن بە دووەلی ئەقلیمی وەمانەوە هەر یەکە و لەلایەکەوە يعني عێراق خاوەن بڕیاری خۆی نییە. إعادة الانتخابات كل العراقيين يأملون بالتغيير. بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن هەمووی عێراقیەکان هیوان وایە گۆڕانکاری بکات. هیوان هەیە دۆخی هیلاکی عێراقیەکان باش بکات، بەڵام میکانیزمی گۆڕانکاری و هەڵبژاردن و ئەوانەی سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردن دەکەن جێگای گومانن. بۆیە عێراقیەکان بێ هیوان لە هەڵبژاردن و بە گومانەوە سەیری پرۆسەکە و دەرەنجامەکانیشی دەکەن. بڕیار بن کە بەخسی وڵاتانی دەوروبەر نەکەن، یعنی ئەگەر هەڵبژاردنێکی پاشیانێ و ئەیامێ گۆڕانکاریی ڕیشەی لە عێراق ڕووبات ئەبێ بەخسی وڵاتانی بێگانە نەکەن، نێڵن وڵاتانی بێگانە لە بەرژەوەندی خۆیان حیزبە سیاسەکانی عێراق بەکاربێنن. ئەمە لێکم بە هەڵبژاردن نەماوە، یعنی وام لە یاتۆرم وڵاتە جێبێڵم بەجددی، چونکە هیچ شتێکی وانە کە لەم وڵاتەم دڵی پێخۆشکەم. خۆی هەڵبژاردن لە وڵاتانی تر گۆڕانکاری ڕوایە خۆشگوزەرانی بۆ وڵاتە دابینەکە، بەس لە وڵاتی ئێمە بەعکسەوە هەڵبژاردنەوەی کە شتەکانی خراپ کردووە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە لەگەڵەوەی ململانەکان لە پێناو بەرژەوەندی گەلانی عێراق دانین و ئەگەر هەڵبژاردنیش دووبارە بکرێتەوە لایەنەکان یەکتر قبول نەکەن دۆخەکە بە نەگۆڕی دەمێنێتەوە. پێم وایە ئەم دۆخی کە ئێستا لە عێراقێ ئەم شەڕی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە شەڕی جەمسەرگیری و ئەقلیمیە تا ئێستا سەرکردەیەکی عێراقیش نییە لەو ئاسی بەرپرسیارەتیا بێ کە ئەم شەڕەلانی کەم بگوازێتەوە بۆ دەرەوەی عێراق و ئێستاش دوای ئەوەی کە هەڵبژاردن کراوە خۆی هەڵبژاردننی پێشوەخت کراوە، ینی جاری کە داوای هەڵبژاردنێکی دیکە دەکرێتەوە. من قەناعەتم وایە 100 هەڵبژاردن بکرێ ئەگەر لایەنە سیاسیەکان نەتیجەکەی قبول نەکەن هەر هەمان چارەنووس ڕوبەڕووی عێراق بێتەوە. بە بڕوای لوقمان حەسەن چاودێری سیاسی لەگەڵەوەی حکوومەتە شەرعیەتی بڕیاردانی نییە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن، بەڵام لەوە گرنگتر قبولکردنی ئەنجامەکان و یەکتر قبولکردنی نێوان لایەنەکانە. ئەگەر بەم نەفەسەی ئێستا هەڵبژاردن دووبارە بکرێتەوە عێراق پێدەنێتە قۆناغی مەترسیدار. ئەم بڕیارێکی حزبیە لە دەرەوەی دەستوری عێراقی ئەوە ئاماژەی پێدراوە و چەندین کەسی پسپۆر لەو بوارەدا لە بواری یاسایی و لە بواری شارەزای دەستوریە ئەمە ئاماژەیان پێداوە ئەمە بڕیارێکی نادەستوریە بەڕاستی ئەبێ حکوومەت پێک بهێنرێەوە لە دوای ئەوەی کە حکوومەت پێکەێنرێ بێ ئەو حکوومەتە ئەو بڕیارە بدات کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە. ئەگەری هەیە هێز و لایەنی سیاسی تەزویری زۆر گەورە بکەن هێز و لایەنی سیاسی ڕکابەرەکانیان ڕازی نەبن بە ئەنجامی هەڵبژاردن عێراق بخاتە سەر دووڕیانێک کە شەڕی ئەهلیتە ڕوو بدات. لە ئێستادا چاوی عێراقیەکان لەسەر لایەنە سیاسیەکانی عێراقا بۆ ڕێکەوتنی هاوبەشی سیاسی و کۆتایی هێنان بە شەڕی تایفی و مەسهەبی و پێکهێنانی حکوومەتێکی هاوبەش کە عێراقیەکان لە ساییدا بگەنە کەناری ئارامی و سەقامگیری. بەڵام بەم ئاراستە سیاسیی ئێستا هەیە ئەوان بێهیوان لە گۆڕانکاری. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.